دوو هەڕەشە لا یەک ڕۆژ. بۆچی حیزبەکەی حەلبوسی و حکوومەتەکەی مەسرور بارزانی لا یەک ڕۆژ هەڕەشیان لە بەغدا کرد. دوێنێ سێشەممە 23 نیسان حکوومەتی هەرێم برارەکانی دادگای فیدراڵی ڕەت کردەوە و بالیژنەی سیاسی ناوی هێنا. ئەمەش دوای ئەوە دێت بەغدا پلانی فرۆشتنی نەوتی هەرێم و کەرکووکی لە ڕێی گۆرەکەی کەرکووک جەیهاندا ڕیشتووە کە ئەمەش بەدڵی حکوومەتی هەرێم نییە. حکوومەتی هەرێم دەیەوێت لە ڕێیبۆری کوردستان دەست بە پرۆسەگە بکرێتەوە و لەژێر دەسەڵاتی خۆیدا بێت. بەیاننامەکەش ئاماژەی بووبەوەی ئەگەر حکوومەتی هەرێم دەستی لا پرۆسەکە نەبێت ناهێڵن فرۆشتنی نەوت بۆ تورکیا دەست پێ بکاتەوە. لالایەکی دیکە هەردوێنێ حزبی تەقەدوم بە سەرۆکاتی محەممەد حەلبوسی ڕایگەیاند ئەگەر پۆستی سەرۆک کۆمار بە ئێمە نەدرێتەوە لە پرۆسەی سیاسی دەکشینەوە. با بڕای چاودێران ئەو دوو هەڕەشەیە لە یەک ڕۆژدا و ڕۆژێک دوای سەردانەکەی ئێردۆغان جێی سەرنجە دەکرێت پەیوەندیان بەیەکەوە بێت. حکوومەتی عێراق بەهۆی برارەکەی دادگای فیدراڵی بڕیاری داوە موچەی موچەخۆرانی هەرێم تەوتین بکات. بە گوێرەی زانیاریەکانیش مانگی داهاتوو دەبێت پرۆسەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. حکوومەتی هەرێمیش تا ئێستا ناوێت بچێتە ژێرباری بڕیاری هەناردەکردنی نەوت لە ڕێی سۆمۆ و بابۆری کەرکووک جەیهان. هەروەها نایشێوێت تەوتین لە جێگەی پرۆژەی هەژماری من بچەسپێنرێت تا بەغدا لەسەر بنەمای بڕیارەکەی دادگای فیدراڵی دەیەوێت بیچەسپێنێت. بۆیە ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێن چاودێران پێیان وایە دەبێتە دەستپێکی کێشە و قەیرانێکی دیکە. بەتایبەت ئەم جارە لە هەمان کاتدا حەلبوسی دەیەوێت فشارەکانی دژی حکوومەتەکەی چوارچێوەی هەمانگی شڕ بکاتەوە.